جوانترین سڵاتان لەبێت بینەرانی عزیز و خۆشەویست، هیوادارم هەموولایەکتان لەش ساخ و تەندروست بن. بەڵێ خۆشەویستانی ئێمە وەک دەزانین کە لا پرۆگرامی باپابندبین هەموو ڕۆژێ هەواڵ و زانیاری نوێ لەسەر ڤایرۆسی کۆرۆنا و هەروەها توشبوانی ئەم ڤایرۆسە لەگەڵ میوانە بەڕێزەکانمان و دکتۆرەکان لا پسپۆڕە جیاجیاکان لەم پرۆگرامە بۆ ئێوەیان دەخەینە ڕوو. لە ئێستاشا بێگومان هەواڵی دڵخۆشکەر هەیە کە ژمارێک لا توشبوانی ڤایرۆسی کۆرۆنا لا پارێزگای سلێمانی چاک بوونەتەوە. هیوادارین کە ئەو کەسانەشی کە لێستایە هەڵگیری ڤایرۆسەکان و توش بە ڤایرۆسی کۆرۆنا ئەوانیشتان دروستیان بەرە و باشبووم بچێت و هەروە بە زووترین کات بگەڕێنەوە ناو ماڵ و خێزانەکانی خۆیان و هیوادارین کە جارێکی تر ئێوەی هاوڵاتیانیش هەمومان پێکەوە پابندبی ڕێنمایەکان بین، چکا وەکو پزیشکان و پسپۆران هەمیشە ئاماژەی پێەکەن کە لە ئێستا باشترین چارەسەر بۆەوەی کە زیاتر ئێمە ڕێگری بکەین لە تەشانەسەندنی ئەم ڤایرۆساوێک کە بێ هەمومان پابندی ڕێنمایە تەندروستیەکان بین. ئاریزانی ئێمە بۆ ئەمڕۆ کاک شێرزاد معروفمان لەگەڵەیە کە پسپۆڕی بایۆ کمیستریەوە هەروە جێگیری سەرۆکی لقی سلێمانی کۆمەڵی کیمیایی فیزیایی کوردستانە کاپێکەوە گفتوگۆکەین دەربارەی کۆمەڵەکە و هەروە کارەکانی کۆمەڵی کیمیایی فیزیایی کوردستان بەتایبەت لەم بارودۆخەیە کە بۆ ڤایرۆسی کۆرۆنا کارەکانی سەر ئەوان چێ و چیان کردووە. کاک شێرزاد بەخێر بێیت، زۆر سپاس و ئامادەبوونت. زۆر سپاس بۆ ئێوە. زۆر سپاس دەکەم. کاک شێرزاد هەمیشە لە پرۆگرامەکانمانەوە هەروە پێشتریش لە ماوەی ڕابردووە باسمان لە ڤایرۆسی کۆرۆنا کردووە کە کۆرۆنا چیاوە وەک دەزانی کە ئەم ڤایرۆسە لە نوێبوونەوەیە واتە ماوەی تەواوبوونی ئەم ڤایرۆسە هیچ کاتێ دیار نییە، ئەمە ینی نەک لە کوردستان لە جیهانیشا بەم شێوەیە و هەمیشە باس لە نیشانەکانی ڤایرۆسی کۆرۆنا کراوە بۆی هاوڵاتیان ئاگاداری نیشانەکانی بن و هەروە لە ڤایرۆسەکانی کە یاخۆت لەو پەتاوەرزیانەی کە هەیە لەوانە جیاکەینەوە. پێم خۆشە جارێکی تر بۆەوەی هاوڵاتیان زیاتر ئاگاداری تەندروستی خۆیان بن جارێکی کە باز لە نیشانەکانی ڤایرۆسی کۆرۆنا بکەین و دواتریش ئەچینە لای کۆمەڵەکەی ئێوە. هیوای تەندروستیکی باش بۆ هەموو لایەکە خوازم. کۆرۆنا ڤایرۆس هەڵبەت خێزانێکە چەند جۆرێک پێکاتەوە و بە چەند ستێپێک هاتووە بۆ هۆی ئاسان بازدان لەم ڤایرۆسە کە پێکاتەکەی لە RNA پێکاتەوە و ئاسانە بازدان میوتێشنی ئاسانتیاکرێ کە لە سارسەوە لە 2030 لە سارس بڵاو بووە، پاشان بە ئەمەی کە بە ئەنفلۆنزای هۆشتر ناسرا و زیاتر لە سعودی بڵین بڵاو بۆ میدیال ئێس ڕسپایرەتەری سیستم ئەنیێمە و دوایەمینە مەسەڵەن ئەم کۆڤید 19 کە لە ساڵ 2009 لە شاری وان زیاتر تەشەنێ کرد و ئەو بووە ڤایرۆسێکی جیهانی و کوردستانی ئەمەش گیرۆدەی ئەم ڤایرۆسە بوو. نیشانەکانی نیشانەی یان بە تایەکی بەسیت دەست پێکات، یانی ئەوەیە کە لە ساهشتا ئەو کەسانی کە تووشی ئەم نەخۆشیە بن تایەکی بەسی ئەو ئەنفلۆنزایەکی بەسیت تیانە دەرەکەوێت و لە سەدا 15 ئەم توشبۆکان ڕێژێکی مامناوەندە کۆکەیان ئەبێت هەناسەتونگییان دەبێت لەگەڵ دڵتێک هەڵچوون و هەندێک نیشانەیەکی مەسە هەستی تام و بۆن و ئەمانی نامێنێ ئەو کەسە و لە سەدا 5 و هەنێک لە سەدا بوو لە سا 3 بە توندی نیشانەکانیان تیا دەرەکەێت کەم بەداخۆ ئەم کەسانە پێویستیان بە چاودێری ورد و چاودێری چڕی پزیشکی دەبێت. ئێستا ئەگوزارێت لە ئەمێکستا دەگوزارێت بەڵێ ینی لە هەرسێ تایپەکەمان هەیە، ینی هەم ئەوانی کە نیشانیان سووکە هەم مامناوەندەکە و هەم چاودێرە چڕەکەش هەرسێ جۆرەکەی لای ئێمە هەیە. کاتە نیشانەکانی هەر بۆ جۆرەیەوە تا بەشێک لە هاوڵاتیان باز دەکەن کە لە ماوەی ڕابردووە نیشانەکانی سوکتور بوو بەسەر ئەو کەسانەشی کە بۆ نمونە کە تەمەنێکیان هەیە یاخود نەخۆشی درێژخایانیان هەیە. ئەو کارەکەی بۆچی ئەگەڕن؟ ئایا ڤایرۆسی کۆرۆنا نیشانەکانی ڕۆژ بە ڕۆژ نیشانی زیاتری دەرەکەوێت یاخود ئەوە نیشانەکانێتی و گۆڕانکاری بەسەرانات و پێویستە هاوڵاتیان ئاگاداری بن؟ بەڵێ نیشانەکانی گۆڕانکاری بەسەران نایە، بەڵام لە کەسێکە بۆ کەسێک کە جیاوازانی کەسەکان ئەو کەسی کە ئەیگرێت لە کەسێکە جیاوازترە هەیە بە سووکی دەیگرێت هەندی نیشانی بەسیتی تیا دەرەکە هەیە بە عکسەوە مەسەن بە قورسی دەیگرێت نیشانەی زۆر توونی تیا دەرەکەێت، ینی هەناسە تونگێکە کە ناتوانین هەناسە بادیان ڕشانەوە یان سوکچوون ئەم حاڵانانی کەسەکان وای لێکات کە نیشانەکان جیاواز. ئەتوانێت بڵین تەنها ئەو کەسانی کە نەخۆشی درێژخایانیان هەیە کەسانی کە تەمەنێکیان هەیە ئەمانە نیشانەکانیان لەسەر دەرەکەوێت هاوڵاتیان ئەم بیر و بۆچوونە هەیە. بەڵێ ئەوانە نیشانەکان بۆچی زۆرتر تیاتون دەرەکەوێت چونکە بەرگری لەشیان زایفە،
ینی مەسەڵ لە کەسێکی بەتەمەن ئەمە بەرگری لەشی زایفترە کەسێکی گەنج بە عکسەوە نیشانەکەی سوکتیا دەرەکە لەبەرەوەی بەرگری جستەی ئەم کەسە بەهێزە و ئەتوانێت بەرەنگاری ئەم ڤایرۆسە بێتەوە و زاڵە بێ بەسەریە. دەستەکانە خۆش. کاک شەزار بێنە سەر کارەکانی کۆمەڵی کیمیای فیزیایی کوردستان وەک دەزانین کە ئێوەش بەدەرنین شەو ڕۆژکارەکەن لە ڕێگەی تیمەکاندانەوە کە کارەکانی ئێوە بەشی تاقیگەییە کە ئێوەش بەشدارن لە چارەسەرکردنی توشبوانی ڤایرۆسی کۆرۆنا و هەروە شیکاریان بۆکەن. لە ئێستا کارەکانی ئێوە چۆنیە تیمەکانتان چۆن کارەکەن؟ ئێمە هەردم لە خزمەتی هەوڵاتیانی خۆمانین هەڵبەتە کۆمەڵی کیمیای فیزیایی کوردستان بە تیم بەشدارە لە وەرگرتنی سوابات لەو نەخۆشانەی کە مەسەن گومان لێتەکرێت کەمە هەڵگری ڤایرۆسی کۆرۆنا بێت و لە هەمان کاتە لە ناو تاقیگەکانە ینی بەردەوام لە هەنێک شیکاری دەکرێت مەزم بۆ بیزار بۆ کەسانی کە لەژێ چاودێری وردان ئەنزیمەکانی جگەریان بۆکرێت بڵەت گاز ینی ڕێژەی غازی ئۆکسسیژین لە ناو خوێنە چەندێکە چکە بیزاتانیان ڤایرۆسانە ئیش لەسەر ڕسپایرەتەری سیستم ینی سیستمی هەناسەدانی نەخۆشەکان ئەگات و ڕێژەی ئۆکسسیژین و دۆمۆکسیدی کاربن لە ناو خوێنیانی گۆڕانکاری بۆ ئێمە سەبەبێکی ئەتوان بڵێم سەرەکێ لە مردنی کەسەکانە و دەبێت چاودێری کرێت ئەمە ئەو شیکارانەیە کە پسپۆڕانی ئێمە دەیکەن لە ناو تاغیەکانە. باش ئەو کەسانی کە لە ئێستا لە بەشی چاودێری وردن بەداخەوە کە تەندروستیان ناجەگیرە یاخود نیشانەکانیان زۆر لەسەری بە قورسی دەرکەوتووە ئێوە ئەوانە ڕۆژانە ئەو شیکاریانیان بۆ کەنیا خودت پێویستیان بۆ جۆرە شیکاریانەیە؟ بەڵێ هەڵبەت پزیشکانی پسپۆر ئانی بڵین شیکاریەکان دەنووسێت ئەوان بە پێویستی دەزان ئەم نەخۆشە ئەم شیکاری لە ڕۆژێکا چەند جار بۆ بکرێت و چۆنی بۆی بکرێت ئێمە ئەو بڵین ئەو پزیشکی کە شیکارەکە دەنووسێت ئێمە لەسەر ڕەچەتەی پزیشکەکان شیکارەکان بۆ نەخۆشەکانەکەین ئەینا ئەوە نیە مەسەن کارمەندی ئێمە بچێت مەسەن شیکارەکە بڵین بۆ نەخۆشەکە بکات واتە پزیشکەکە بە پێویستی دەزانێت ئەم نەخۆشە چەند جار ئەمە ئەم شیکارانەی بۆکەین و ئێمە بۆیان جێبەجێەکەین. ئەوە بزانم بۆی کە بۆ بینەرانی شۆم بێت ئەو کەسانی کە لە بەشی چاودێری وردن ئایا ئەم ڤایرۆسا بە شێوەیەکی ئێجگار زۆر کاریگەری لە هەموو ئەنزیمەکانیان کردوکەوتە بۆ نمونە ئەنزیمەکانی جگەرکە بۆ نە پزیشکە پسپۆڕەکان ئەوانەیە کە چاودێریانەکەن شیکارەکان و سامپڵەکانیان بنێرم بۆ ئێوە بێگومان تەسیرێکی ڕاستەخۆیانی دەکاتە سەر بیزات ئەنزیمی جگەر AST و ALT ینی ئەمە لە زۆر گۆڕانکاری پێ بەسەریا و پزیشکان پێویستیان بەم شیکاری هەیە بۆ چاودێری ئاستی ترسناکی نەخۆشەکە یاخود بەرەو باشبوونی نەخۆشەکە بزان چەندێکی تێپەڕن یاخود ئەو شیکارانی پەیوەندیان بە گورچیلەی نەخۆشەوەیە دیسان هەر لە مەشاد پزیشک پێویستی بزانێت ئەم نەخۆشیە مەسەن ئەم کەسێک کەم شیکاری بۆ کراوە بەرەو باشبوون چوە یاخود بەرەو خراپون بە بۆی هەم خزمەتگوزار تەندروستیەکەی بۆ بگۆڕێت یاخود لەسەری بڕات و کە ئومێدی باشبوونی کاتە ڤایرۆسی کۆرۆنا تەنها کار ناکاتە سەر سیەکان و کۆ ئەندامی هەناسەدان وردە وردە کار لەسەر هەموو ئەندامەکانی جەستا کار لە هەموو ئۆرگانەکانی جەستاکات بەداخۆ. باشە کاک شەرزاد پێی ئەو بارودۆخی کە خۆشتانیانی لە ناو کارەکان و هەروە لە بەشی شیکاری تاقیگەین ئەتوانی بڵین کە بارودۆخەکە یاخود ڕەوشەکە بە شێوەیەکی گشتی بەرەو مەترسی زیاتر ئەڕوات یاخود لەبێت لە ئێستا هاوڵاتیان چی بکەن ئێوە کە خۆتان ئاگاداری تەندروستی نەخۆشەکان و ڕۆژانە هەواڵ و هەروە ئەو سامپڵ و نمونانی کە بۆ ئێوە ئەیان هێنن بەداخەوانی هاوڵاتی ئەگەر پابندی ڕێنمایەکان بێت ڕەوشەکە کۆنتترۆڵەوێ یعنی کۆنتترۆلی بەرەخرابوونی ڕەوشەکە ڕۆشتن بەرەخراپی کەوتۆتە سەر هۆشیاری هاوڵاتی ینی چەند خۆپارێزیەکێ تاکپارێزیەکە ئەگەر هاوڵاتی ئەمانە جێبەجێ بکات بێگومان کۆنتترۆل دەکرێت ڕۆژەکە بەرەواژوونەڕۆ بەداخەوانی خەڵک تۆزی متمانەی یاین بە ڤایرۆسەکە نیان هەندێک کەس ئەڵم ڤایرۆسە وجودی نییە لە هەمان کاتە وجودی هەیە ئالەم گیرۆدەی ئەم پەتاکوشتن دەبووە چەندین وڵات اقتصادی داوازیە بۆی ئەم ڤایرۆسەوە لێرەشانی بە هەمان شێوە خەڵک ئەگەر پابند بێت مەسەرەن بە دەستشتێکی بەردەوام بە بەکارێنەی دەستکێژ یان لە شوێنە قەرەباڵغەکانە دەمامک بکات دوور کەوتە لە قەڵەباڵغەکان مەگەر بۆشی زۆر زەرور نەبێت وارەکە ئەمە مژدە بەخشێکمان پێ بەخشێکە بتوانین کۆنتترۆلی کەین وردە نەمێنێت لەناو کاتاگەر خەڵک پابندی ڕێنمایەکان بێت سەرڕای مەترسیە ئەو مەترسیە گەورەی ڤایرۆسەکە وەک دەزانین کە لە هەموو جیهانیشە بۆ شێوەیە هاوڵاتیان خۆیان ئەتوانە ببنە ڕێگریەک لە تەشەنەسەندنی زیاتری ئەم بڕیارەکە بیزەبە لە لای هاوڵاتیە پابند دەبێت کۆنتترۆڵەکرێت پابند نابێت
لە دەست دەرەچێ ینی کۆنتترۆل ناکرێت بەداخەوە کارەساتە خوڵقێ زۆر باشە وەکو باسیشمان کرد کە باسی ئەو کەسانەمان کرد کە تەندروست تەندروست باشن واتە جستێکی تەندروستیان هەیە کە باسی کەسانی بەتەمەن و ئەو کەسانەمان کرد کە نەخۆشی درێژخایانیان ینی بە ئەمە ئەمبیر و باوەڕە لە لای هاوڵاتیانیش ئەمە وەرنەگرن کە بڵێن ئێمە تەندروست باشین یاخۆت ئێمە کەسانێکی گەنجین تووشی ڤایرۆسەکە نابین ئەکرێ ئێمە ببین بە خەڵگر بەڵام ئەو کەسانی چواردۆرمان توشکەین کە تەمانێکی زیاتریان هەیە واتە بین بە گوێزەرەوەی ڤایرۆسەکە دەست خۆشین بۆ نقطەیە یعنی کەسێکی گەنج ئەوە نەیە پارێزرا بێت لە ڤایرۆسەکە یعنی بڵێ من گەنجم بە سەحەتێکی زۆر باشم هەیە ئیتە من گوێ بە ڤایرۆسەکە نام بووە کەسانی زۆر باش و کەسانەبوون کەسانێکی بۆ نمونە وەرزشی بوون تووشی ڤایرۆسەکە بوون و بەداخەوەکە مردوون بە ڤایرۆسەکە بەڵێ ینی ئەوە نیە لە کەسێک وەکو لە ئەوڵ وتمان لە کەسێک تا کەسێکە ئەگۆڕێ دەکرێم کەسە گەنجە کە ئەگەر خۆ بە خۆشبەختانە نیشانەکانی تیا دەرنەکە یان بە سووکی گرتی بڵێ من تاوە تێمپەڕانە لەوانە بیباتەوە کەسێکی ئازیزی لە ماڵەوە کەسێکی بەتەمەنیان کەسێکە نەخۆشیێکی درێژخایانی هێشە نیە بەتەمەن بێت لەوە چێ گەنجە بێت نەخۆشیێکی بێت کەسێ بێت نەخۆشیێکی شەرپەنجەی هەبێت ئەم کەسانە زۆر معرەزم بۆی کەم ڤایرۆسە زەفەریان پێبێن و ژیانیان لێ بسەنێتەوە کەواتە توێی گەنج ئەگەر پابندی ڕێنمایەکان نەبیت زەرر بە کەسانی چواردەوە ئەگەیەنیت و زەر بە خۆت ئەگەیەنی زۆر باشە کاک شەرزاد لە نیسێکۆ ئاگاداری بارودۆخی بەڕات تەندروستی ناخۆشەکانن وەکو ئەو هەواڵێکە ئەمڕۆ بڵاوکرایەوە کاژمارەیەک لە توژبوانی ڤایرۆسی کۆرۆنا لە پارێزگای سلێمانی چاک بوونەتەوە ئەتوانی ئەمە بڵین کە ئەمە هەواڵێکی ینی مژدە بەخشە ینی دڵما بەمە خۆش بێت کە بڵین کە ژمارەی زیاتر لە توژبوانی ڤایرۆسی کۆرۆنا بەرەو چاک بوونەوە ڕۆن خۆشببختانە ینی ڕێژەی چاکبوونەوە زۆر باشە لە ئاسێکی زۆر باشە ئەنی ئەمەش ئەو خزمە گوزارتن دوستانی کە پێشکەشەکرێت لە ئاسێکی باشە سڕڕای ئەم زروفە ناخۆشی کە ئیساکی ئێمەیتیان بێت ئەنی خەڵکانێکی زۆر باش چاکە بنەوە بەڵام مردنی یەک کەس چاکبوونەی هەویمان لەبیرەواتە ئێمەمانەیە کەمترین عەدەد ینی ڕێژەگیان لە داستانمان هەبێت یعنی بۆیە ئەوە جەختەکرێتەوە کە پابند بە بۆی تەنها کەسێکیش لە دەستنین ئێمە بۆی ڤایرۆسێکی وابەسیتەوە بۆیە ئەبێ ئێمە تەرکیزمان لەسەر گیان لە دەستانەکان بێت و ڕێژەی چاکبوونەوەکە ئەمە زۆر مژدەبەخشانی خەڵکێکی زۆر باش چاکە بێتەوە خەڵکێک هەر پێویستی بە خزمە گوزارتن دووسەکانان نییە بەڵام ئەگەر لە ماڵە خۆی پابند بێ خۆی کەرەنتینکە هەنێ ڕێنمایی بەسیری جێبەجێکە دەتوانێت تێیپەڕێنێ ئەمانە هەمووش نقطەی زۆر دڵخۆشکەرین ینی بۆ خەڵک ئەبێ خەڵک بە ئومێدەوە لەم نقطانە بڕوانێ بەڵام هەموو ئەمانە ناکاتە گیان یەک کەس کە بێگومان وایە کە ئەمە زیاتر کاریگەری بەسەر ئێوە بەجێ هەڵات کە کاتێکە نەخۆشێک لە دەست دێمە تایبەت بەم خاڵێکی زۆر قورسە بۆ سەرجەم بۆ پزیشکی بۆ کارم بۆ هەم ئەو کەسانی کە لێوە کار دەکەن زۆر باشە کاک شەرزاد وەک دەزانین کە لە هەموو وڵاتان و لە کوردستانیش بەداخەوە کە ژمارێکی زۆر لە کارمەندان و هەروە پزیشکە بەڕێزەکان کە تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون و هەروە لە وڵاتانی ژیانی ژۆما بیست کە هەندێک لە پزیشکانی کە ینی پزیشکانی زۆر ناسراو بە ناوبانگ بوون لە وڵاتانە بە ڤایرۆسە کۆچی دواییان کردووە کاتە ئێوەش بەدەرنین لە توژبوون بە ڤایرۆسە سەرڕایەوەی کە هەموو ئەو کەرەسۆ پێداویستە ئەو ئەوانەی کە گرنگت بۆی کە ئێوە خۆتان لەو ڤایرۆسە پارێزن ئەوانە هەمووی بەکارێنە بەڵام جارێکی تر بەسەر ئەمەشەوە چکەوە بە شەو ڕۆژکارەکان و هەروە ماندوو ئەبن هیلاکە بەن سترێسن لۆدێکی زۆر لەسەرتانە ئەگەری توژبوونتان بە ڤایرۆسە زیاترە لە ئێستاە ئەتوانی بڵین کە چەند کارمەند و هەروە پزیشک بەتایبەت لە کۆمەڵەکەی ئێوە هیچ کەسە تووشی ڤایرۆسی کۆرۆناوای خۆت بە شێوەیەکی گشتی لە کۆمەڵەکەی ماش ینی سواز بۆخوا کە تا ئێساکە هیچ ئەندامێکمان تووشی ڤایرۆسەکە نەبووە وەکوانی کە لە تیموینەکانە کارەکان بەداخۆ لە پزیشکان و لە کارمەندانی تەندروستی و لەو تیمانەی کە لە بەشی خۆپاراستن دەگەڕێن و سوابات وەرەگرن لە ئەو کەسی کە گومانەکان نزیکی 100 کەسێک ئانی تووشیان ڤایرۆسە بووە تاکو ئێستا 100 پزیشک و نزیکی 100 پزیشک و کارمەندی تەندروستی تووشی ڤایرۆسەکە بۆ بۆی ئەوەی کە ئەمان لە هێڵی ینی یەکەمی ڕوبەڕوونەی ڤایرۆسەکان و بەرکەوتەی زیاتریانی یانی ڕۆژانە بەرکەوتەی نەخۆشیانە ینی ئەمە وەکو کەسێکی ئاسایی نییە کە بڵە من ئەچمە قەرەباڵخێک و لەوە چێک قەرەباڵخێکی پاک بێت یاخود لەوانەیە نەخۆش ئەم ئەوەی چواردەوری هەموو ینی نەخۆشە ڕاستەخۆ لەگەڵ نەخۆشەکە تەعاملەکە لەگە ڤایرۆسەکە تەعاملەکە و
هیلاکی و مادومیەک و بەڕێزت باس کرد ینی وای لێکات هەنێ جار ئەم کەسە ئیترانی پێویستی ژیانی خۆی هەبێت ینی کەم ڤایرۆسە بگوێزێتەوە بۆی سەرڕای ئەوەی کە ئەم پابندی تەواوەتی هەموو ڕێنمایەکانیشی کردووە ینی ڤایرۆسەکە ئێشتا زەفەری پێێنێ و تووشەبێت و ئومێدەخوازی ینی ئەم عەدەدە بوەسێت و کەسانی کە توش نەبێت بەڵام بەداخوانی ئەگەر زروفەکە وابێتانی هەر ئەڕات ئەوش لە هەڵکشانە هەبێت هیوادارین کە پزیشک و کارمەندانی تەندروستی پارێزراو بن چکاوانوەکو کاکشەرزاد باسی کرد کە لە سەنگەری پێشەوەی بەرگرین لەم ڤایرۆسە کاوان زیاتر مەترسی توشبوونیان هەیە هیوادارین هەمیشە لەش ساغ و تەندروست باش بن کاکشەرزاد بەداخەوە کەوەکو باسمان کرد کە سەرڕایبوونی ڤایرۆسی کۆرۆنا ئەبینین کە هەنێ بارودۆخ و هەندێ ڕووداوی نەخوازراوی شەیە لە کوردستان و یەکێک لەو هەواڵە گەرمانی کە ئێستا مەسەلەی موچەیەکە ئەوەش ئێوەش لی بەدەرنین کەوەکو کارمەندان و هەرواتیمە تەندروستەکان و دکتۆرەکان ئێوەش کە هەر بە هەماشێوە موچە دابەش نەکراوە ئێوەش ئەو کێشێتانەیە کە ئەو هەواڵە بڵاو کرایەوە کە کەرتی تەندروستی ینی بەشێک لە کارمەندان و تیمی تەندروستی بایکۆت ڕائەگەێنن لەبەرەوەی کە موچە دابەش نەکراوە ئەمە تاشان کۆمەڵەکە ئێوە ئەگرێت و یاخود تاچان ئاگاداری ئەم هەواڵ و ئەم ڕووداوانەی بەڵێ دوێنێ لە کۆنگرێکی ڕۆژنەماوانی لە بارگای لە قیسلێمانی سندیکای کارمەندانی تەندروستی بۆردی ڕێکخراوەکانی ناوەندی تەندروستی بەداخەوە مۆڵەتی 48 کاتژمێریانە بە حکوومەتی هەرێمی کوردستان بە پێدانی موچە و ئەگەرنا بایکۆتی سەرجەم خزمەتگوزاری تەندروستیەکان ناکرێت کە ئەمە هەواڵێکی ناخۆشە بەداخەوانیاڵین و کۆمەڵەکەی ئەمەژیان یەکێکە لەناو ئەو بۆردا پابندی ئەو بایکۆتە ئەبێت ئەوە حکوومەت ینی پاداشی بکرا نەک مەسەن موچە و ئەم شانە مەسەن دوام بکەوتە داواکاری سەرجەم ئەندامانانی ئێمە ناتوانین چاوپۆشی لە داواکاری ئەندامانی خۆمان بکەین پشگیری داواکانیانەکەین بەڕاستی بژێوی ئەوان لەسەر موچەکە ینی تەنها داواکاری ئێمەش وەکو کۆمەڵی خۆمان وەکو ڕێکخراوەکانی کەی ناوەندی تەندروستی تەنها لە موچە کۆمان کردوێتەوە ینی نا داواکاری ئەوەی کەمان نەکرد مەسەن وەکو ناوەند پاداش دەکرێن بە نواشەوە ڕێزیان لێنرێت ئێمە تەنها داواکاریەکەمان لە موچە کردوێتەوە وتا ئەم دەقەش بەو پەڕی دڵسۆزیەوە چی ئەندامانمان چی پزیشکان چی کارمەندانی تەندروستی خزمەتگوزاری تەندروستیەکان هەر پێشکەشەکرێن هیواداری حکوومەتی هەرێم ئەم دڵسۆزی ئێمەی لەبەرچاو بێت و لە کاتێکی نزیکە ئانی موچەکان دابەشکات تا ئێمەش بتوانین ڕووی ئەوەمان هەبێت لە ئەندامانی خۆمان بڵین بە دڵسۆزیەوە بۆی کە تا ئێساکەی هێناومانە بە هەر لەسەری بڕێن و بەردەوام بین لەسەری بێگومان وایە ئێوەدانین کە پامەکەتان بگات و هەروە بە زووترین کات دەست بە دابشکردنی موچەی هەموو فەرما بەرامبەر ئێوەش هەمووی بە شێوەیەکی گشتی دابش بکرێت بەوەی کە سەرڕای ئەو بەرگرانێکە ڤایرۆسی کۆرۆنا لە سەرمانە ئەم کێشە و هەروە ئەوەشمان لە کۆڵ بێتەوە کابش دابش نەکردنی موچەیە خۆشەویستانی ئێمە دەچینە لای ناوبڕێکی کورت و بەردەوام ببین لەگەڵتان.
بەڵێ خۆشەویستانی ئێمە لەگەڵتانە بەردەوام دەبین لەگەڵ کاک شێرزاد معروف. کاک شێرزاد بەشەر باسی بایکۆتی کارمەندان و هەروە دکتۆرانمان کرد کە لە کەرتی تەندروستی ئەگەر لە حاڵەتێکە یاخود ئەگەر بایکۆت ڕابگەێنرێت چ زیانێکی بە بۆ کەرتی تەندروستی چی ڕوایەت؟ بەداخۆ بڕیاری بایکۆت منیش بهێن بە بڕیاری لە سێدارەدان بۆ ئەو کەسانی کە پێویستیان بە خزمەتگوزاری تەندروستی هەیە ینی دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان ئەمەی لە بەرچاو بێت ژیانی خەڵکێکی زۆر نەخۆشێکی زۆر پەیوەستە بە خزمەتگوزاری تەندروستیەکانەوەیە کە ئێمە وەکو کۆمەڵی خۆمان و پزیشکان بڵین پزیشکانی مقیم و نیشتەجێ بووان کە تقریبان 2 هەفتەیەکە بڵین بایکۆتیان کردو بەڵام وەکەوەی کە ئەم بایکۆتی کە سەرجەم ڕێکخراوەکانی ئەمە ئەکرێت خزمەتگوزاریەکان شەلە لەکات ینی ژیانی خەڵکێکی زۆر ئەخاتە مەترسیەوە ئەنی پێویستێکی ئانی حکوومەتی هەرێم وەڵامی ئەم داواکاریە باتەوە ئەنی تا سبێنێت پێما بە ساعت 12 کۆتایی بە 4 ساعتەکە دێت هیوادانی پێشەوە مودەیانی وەڵامێکی دڵخۆشکەرمان هەبێت لای بایکۆت بەڵام ئەگەر پێچەوانە بێت ینی ناوەندەکانی تەندروستی بیا خزمەتگوزاری بن ینی خەڵکێکی زۆر زەرمەندە بێت کارساتێکی گەورە دەخڵقێت و ئەمە چی پزیشکان چی کارمەندان چی ڕێکخراوەکان بەرپرسیارەتی ئەم کارەساتە ناکەوێتە ئەستویان ئەمە لە ئەستوی حکوومەتی هەرێمی کوردستان هیوادارین کە پامەکە بگات و واروە وەڵام دانەوەکەش کە وەڵامێکی دڵخۆشکەر بێت هەواڵێکی دڵخۆشکەر بێت بۆ سەرجەم دکتۆران و کارمەندانی تەندروستی و بۆ سەرجەم فەرمانبەران و موچەخۆران لە هەرێمی کوردستانیش کە بە زووترین کاتدا بەشکرە بۆی تەنها بیر لە ڤایرۆسی کۆرۆناکەینەوە و خەموخەفەتەکە تەنها ئەوە بێت و زیاتر بۆ خەریکبین و ئێوەش کە پێویستە بە مەشکێکی سافە و هاوەڕە زیاتر توانەکانی خۆتان بۆ ڤایرۆسی کۆرۆنا تەرخامکەن نەک بە کێشێکی سەرقاڵ بن. هیوادارین ینی ئەو دڵسۆزەی هەیە کە ئێستا ئەبیندێت لە چی لە پزیشکان چی لە کارمەندان ینی بۆ ئەمانی خەڵکێکی زۆر هەیە خۆبەخش ینی چۆتە ناوەندەکەەوە ژیان ینی یاری بە ژیانی خۆیەکە لە پێناو ژیانی خەڵکیە هیواداری ئەم ڕاحەتە نەمرێت یان یاخود مەشغوڵ نەکرێت بە هەنێ شتی پێویست ینی بەڕاستی موچە بژێوی تاکەکان ینی خەڵکێک ناتوانێت بە گیرفانی بەتاڵە بچێت ئەو خزمەتگوزاریە بکات بۆ دڵسۆزی و ئیشکات مافێکی سەرەتایی خۆیەتی هیوادارین ئەم دڵسۆزیە نەکوژرێت ینی بەردەوام پێ بدرێت پاداشکرێن لەسەری وەکو وڵاتانی دراوسێ وەکو ناوەندیان بێگومان وایە دەستەکان ناخۆش کاک شێرزاد وەکو دواپەیانی تۆ بۆ هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی پێویستە هاوڵاتیان لە ئێستاە زیاتر ڕەچاوی چی بکەن دواپەیامی ینی من هەر ئەوەیە کە خەڵک پابەندی ڕێنمای تەندروستیەکان بێت پێویستیان بە خزمەتگوزاریەکانی ناوەندی تەندروستی نەبێت هیوادارین خەڵک دوورکەوێتە لە قەڵەباڵی مەگە بۆ شتێکی زۆر پێویست نەبێت ئەگەر ئەچێت مەسەلەن ئەچێت دەمامک دەستکێش بەکاربێنێت ئەگەڕێتەوە ماڵەوە دەستکێشی دەستناکەی با دەستشتێکی بەردەوامی هەبێت باگەر هەستی کرد مەسەن هەنێک نیشانەی تایە غەرغەرات بەکات غەرغەرێت لە دەمی ڕابات ئەمانە هەنێشتی زۆر سەرەتایین بەڵام ژیانی خۆی یاخود ژیانی کەسانی نزیکی پێوە بەندە پابندبوون بە ڕێنمایە تەندروستیەکان تاکە ڕێگەیە بۆی کە ئێساکە پارێزراو بین هەمومان تاکپارێزی ئەەکەین ناین ڕاستە تاکپارێزی ژیانی تاک ئەپارێزێت بەڵام لە کۆتاییە کۆمەلگاکە هەمووی پارێزراوە بێت ینی هۆشیاری تەندروستی پێویستە لای هەموو تاکێکە بێت و ئەو کەسانی کە تا ئێساکیە متمانەیەکی تاوەتیان مەسم بەم ڤایرۆسە نیە ینی با بڕوان با سەری وڵاتان کەن با سەری داتاکانی وڵاتان کەم زانێ کوشندەی و ترسناکی ئەم ڤایرۆسە لە چەندێکە ڕاستانی ئێماڵین لە سا هەشتای هەیە نیشانەی سوک ئەیگرێ بەڵام گونجێت کەسێک کە بە سوکی بگرێت کەسانی کە توش کات کە نیشانەی زۆر تونی تیا دەکەوێت یاخود گیانی لە دەستبا بۆی کەسێکەوە کە پابند نەبووە بە ڕێنمایە تەندروستیەکان دەستەکان خۆش کاک شێرزاد زۆر سپاس بۆ تۆ هیوادارین کە پەیامەکەش بگاتە شوێنی خۆی و هەروە حکوومەتی هەرێمی کوردستان ئاوڕێکی جدی لە ژیان و گوزەرانی هاوڵاتیان بداتەوە بۆی هاوڵاتیان زیاتر پابند بن یاخود گوێ لە ڕێنمایەکان گرین ئێمە ئەو ناڵێن کە دابش نەکردنی موچە هۆکارێک بێت بۆ ئەوەی کە هاوڵاتیان پابندی ڕێنمایەکان نەبن بەڵام ئەوەی کە لە ئێستایا بینین کە دروستبوونی و هەروە بڵاوبوونەوەی ئەو بێمتمانەیە لە نێوان هاوڵاتیان و هەروە حکوومەت کە ئامەش هۆکارەکەیەتی کە دابش نەکردنی یاخود
دابەژنەکردنی موچەیە کە ئەوەش مافێکی سەرەتای هاوڵاتیانە بۆی هیوادارین ژیانی هەموو لایەکتان پارێزرا بە دەستەکانە خۆش کاک شەرزاد زۆر سپاس بۆ تاڵی زانیارەکانت تەندروستێکی باش و لەش ساقی بۆ بەڕێستان سپاس بۆ کەناڵی گەلی کوردستان زۆر سپاس بەڵە خۆشەویستانی ئێمە هیوادارم هەموو لایەکتان لەش ساق و تەندروست باش بن هەمووتان پابەندی ڕێنمایەکان بن هیوادارم کە سووتان لەم پرۆگرامەش بینی بێت ئێوارێکی خۆش بۆ گشت لایەکتان خواتان لەگەڵ